ڕاستەکەی نەمەتوانی بزانم دەی یان نایی. بەڵام خۆ دەزانی کە بۆ هاتووم. پێش ئەوەی بێ ئەوەم دەزانی. بۆ؟ چونکە نە جەنگیز نە باوکت نە عومەریش هیچ جێچێک لەوان نا. ئەوە منم کە ژیانی تۆ تەواو دەکەم. ئەوانیش هەمان قسەی تۆیان دەکرد. چونکە ئەوان بە حسابی خۆیان زۆر باش تۆیان ناسی بوو. ئەی تۆ؟ هیچ کەسێک ڕاستی نازانێ ئەیشان. تەنانەت منیش؟ بۆچی؟ بۆچی وایە؟ چونکە ئەیشانێک کەس نییە. چەندین ئەیشان هەیە لە ژیاندا. هیچ کامیان درۆ نییە. هیچ کامێکیان خیانەتت لێ ناکە. ئەو ئەیشانەی ماچت دەکا هەمان ئەو ئەیشانەیە کە لە دوورەوە زۆر لێت دوورە. ئەو ئەیشانەی پەیمانت پێدا ئەو ئەیشانەیە بێ ئەوەی پەیمانی دابێ دەڕوا. ئەو ئەیشانەی دەستت دەگرێ ئەو ئەیشانەیە دەڵێ خۆشم دەوێی. هەمان ئەیشانیشە کە لە پشتەوە چەقۆ لێدەدا. هیچ کامێکیشیان درۆ نییە. هەموویان ڕاستین. هەموویان جوانن. هەمووشیان ئەیشانن. بۆچی وا سێر دەکەی؟ دەتەوێت چی بڵێ؟ دەتەوێت شتێک بڵێ؟ ئەوانە پێش من تەنها یەک ئەیشانیان ناسیوە. تەنها لەگەڵ یەک ئەیشانیش خۆشیان کردووە. تەنها یەک ئەیشانیان خۆش دەویست. من هەموو ئەیشانەکانم خۆش دەوێ. هەموویانم دەوێ. بۆ من چی دەمێنێتەوە؟ گەر تۆ هەموویان ببێ کامیان بۆ من دەمێنێتەوە؟ هیچ کامێکیان. چونکە تۆ تەنها بەشی من دەکەی. خزمەتگوزاری ژوورەکەمان بان کردووە. لەوانەیە دوای برسیمان. چیت داوا کردووە؟ ئەی خوا لە ناوتان ببە. باشە مادەم جێگای گەرم هەیە بەم سەرمایە چی دەکەین لێرە ها بم کاتە؟ پێم بڵێ. چیت پێ بڵم بۆستە بزانم. وەکو تویانە قسە مەکە خۆشەویستی بکە. ئێدە بیڵێ؟ ها؟ بیڵێ. ئەخر جارێ دەبێت شتومە کۆمانە بکڕم. پێویست ناکە خۆم هەموو شتەکانی لەبەر دەکەم. پێکێ؟ ناوەکەی بڵێ؟ هی عومەر. دواتر؟ دواتر چەکەکەی بەدەستی دەگرین. باش ڕۆیشتۆی بەردەوام بە. دواتر تۆ دەچێ لای ئەو منیش دەچمە قومارخانەکە و پارەکە دەدەچم و باری دەکەم و بەسەر ملی ئەوی دادێنی تەواو دەی. کێ؟ بەسەر ملی کێی دادێنی؟ چێش لەوە وەردەگری؟ حەز لێ ناوی بهێنم ها؟ عومەر! 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 ئەوە کێیە؟ کورە حەیوان! ئەی خوا لە ناوتان بە.
كاكا علي قاڵتەمان دەکرد بەڕاست بەتەنها قاڵتە و هیچ دەگۆڕینە کاکە بوەستە دەڕاوستە علی ئەیشان تکای شتێک بڵێ ئەخە دەزانی ئێستا چی دەکا دەزانی ئێستا چی دەڵێ ئێستا دەچێ بە عومەر دەڵێ تۆ خەبەردایە بە ئەنقە سوات کرد تا علیش بێتە ناو ئەم کارە تا چارەی ترم نەمێنێ چارەی ترت نییە بڕۆ ڕایگرە کارەکەت فەشەلی هێنا دەڵێ قبوڵ ناکەم قابلە علی نەناسم ئەو چۆن عومەر دەفرۆشێ نایفرۆشێ بشی کوژی ئەی کەوایە بۆچی ناڕوا بۆچی هێشتا چاوەڕوانە کارێکی باشت کرد هاو بەش ئەوەی تر خۆم چارەی دەکەم لەمە دوای ئیتر ئەیشان لەگەڵ منە لە جەنگیز بێ هیوایە منیش لە جەنگیز بێ هیوام ئیشی ئوتێلەکەش پارێکی باش بەدەست دێنێ جەنگیز هیچی نییە بێهێزە زیادەیە ئەو لە نێوانەکە دەردێنین بەڵام پێویستم بە یارمەتی تۆیە کوڕاهێکی ئەوە تو نەمردی کوڕا تۆشنە ئۆتۆمبیل فرە نەدا خوارەوە من یاریم بە تۆ کرد خۆ یاریم بە خۆم نەکرد ئەرێوە چی دەتانەوە مێشکم تێکدەن هەموو شتێک یاری بوو هەموو شتێک یاریە چیتان دەوێ دەزانم کۆمەڵێکشت ڕوو دەدەن زەحمەت شەوە مێشکەی خۆت باشیان لێک بدەیتەوە تێدەگەم لەبەرەوە باکەمێن کارەکەت بۆ ئاسان بکەم ئێمە بە یارمەتی جەنابتان جەنگیز لە ژیانمان دەکەینە دەرەوە وەهاش پیشامە دەکە تۆ ڕەبوویت تۆ زۆر حەز بە چارەوە پیاوە ناکەیت حەز نەکردن شتێکە و شکاندنی شتێکی تریا گەرد و بارە بیکەمەوە چی بێ بەهار دەڵێ هەتی تۆ بیر لە بەهار ناکەیەوە بیرم کردەوە تۆش بیر بکەوە بیرکەوە گەر ئەو کارە بکەی ئەو بەهارەی دڵی شکاوە بە هەردوو پێیەکانی خۆی و کردنەوەی باوەشەوە بەرەو کاکە عەلی ڕادەکا کوڕاخر تۆ چی چ پیاوێک ئەو کارانە دەکاوەی تۆ دەیکەی پیاوێک کە دەزانێت لە ژیانتدا زۆرترین شت چێکایەتەوێ گەیشتی بۆ وەستاوی
بۆ ناچ پێی بڵێ ئێوارە باش میوانێکەیە بەناو ئەیشانێتای لە ئۆتێلەکەتان باشە لەکوێیە؟ باڵێ بەڕێزم هەیە دەتەوێت پێم پێ بکەی؟ ئەوانە با بێتم مفاجعە ژمارە چەندە؟ ببوورە ناتوانین ژمارە ژووری میوانەکەم بدەین کلیلەکە لە خزمەت داین زۆر سپاس ئەزەل ئاگدار بە مامبورە ها باش کەمە تۆماترساند بەڵام کاتێک لە پاڕێگرەکەوتی ئەیشانم کرد ئەوە چێ تووڕە بووی کاکە وتمان بایارێک لەگەڵ تۆ بکەین وانێ عەلی تێبگەنە دەی بەڵێ ئەزەل پەیوەندی کرد و وتی بە ساڵیاتی ژنێنانی جەنگیز بێتم فازە یانی یاری بوو؟ دەمویست تەلەفۆنێکی بۆ بکەم کرا وتێ لە ئێشانم بینیوە بەڵام تۆ لە ئێمە خلاتە دەرچووی تووڕە نەبووی وانە؟ ئەیشان گەر من بەڕاستی بەتەمای شتێک بوومە مێردەگیانەکەم چۆن ئەوە هەموو شتێکم بەجێ دەهێشت بڵێم چی؟ وتم لەوانەیە بە حەزێکی گەورە و ڕۆیشت بێ یان ئەوە تا یاریەکم لەگەڵ کردووەم بەڵام تۆ شایان بووی ساڵیادی گواستنەوەمان پیرۆزە مێردەگیانەکەم بەڵام من خۆ هەریز یاریەکم نێناوە مەلەرزە جەنگیز گەر شتێکی ترسناکە بۆیە هاوڕەکانمان لێرن بەڕاستی ئێوە هاوڕێن ڕۆح و گیانن باشترین هاوڕێن بەتەن قەرزاریشم ئێوە هاوڕێن بەسە ها لێوە دەسرەوە جەنگیز دەی جەماعەت بە بچی لە دەرەوە دەی هەڵسوکەوتکردن لەگەڵ ڕابردوو زۆر زەحمەتە خوارزە حیساباتکردن لەگەڵ ڕابردوو لە هەر شوێنێک بێت شتێکی مستەحیلە بەڵام ئەگەر یەک جاریش بیریت کردبێتەوە لە سەرکەوتن بەسەر ئەو چیایە